مامۆستا جەلیل کاکەوەیسە زۆر بەناوبانگ بوو لە کەرکووک، بەس بەداخەوە ڕژێم ڕێگای نەئەدا کە خۆیان دەرخەن و ناوبانگیان دەرچێت. بەڵام ئێستا ئێمە لە کوردستانی خۆمان هەولێر خۆشحاڵین کەوا ئێوە هاتوون ئەو نووسەرەتان بە خەڵک نیشانداوە و جێگەی شانازیە. نایناسم ناوەڵە نایناسم. بەڵێ ئەوە مامۆستا جەلیل کاکەوەیس. بەڵێ دەیناسم. مامۆستای زمانی کوردیە، دەزانم شاعرە. ناوەکەی مامۆستا جەلیل کاکەوەیسە باڕکە. ئەمە ئەو ڕۆژە ئەمرخوای کردووە بزانم. ئەو ڕۆژە ئەو نییە ئەو تا ڕسمەکەی لەوەیە. نایناسم. نووسەر و وەرجێڕ مامۆستا جەلیل کاکەوەیس ئیسماعیل ساڵی 1948 لە دەی حەسارەی گەورەی شاری کەرکووک لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە کەرکووک تەواو کردووە. لە کۆلیژی ئادابی زانکۆی بەغدا بەشی ئەدەبی کوردی تەواو کردووە. ساڵی 1975 بۆ ماوەی 3 ساڵ لە عیمارە دەبێت بە مامۆستا. یەکەم چیرۆکی لە شوباتی ساڵی 1974 بڵاو کردوتەوە. ئەندامی کارای ڕۆژنامە نووسانی کوردستانە، ئەندامی کارای یەکێتی نووسەرانی کوردستانە، دەستەی نووسەرانی ڕۆژنامەی برایەتی ئەدەب و هونەر بووە، دەستەی نووسەرانی گۆڤاری هاواری کەرکووک بووە، سەرنووسەری ڕۆژنامەی باسەڕە بووە، خاوەن 33 کتێبە. بینەرانی ئازوو خۆشەویست، دەم کاتان باش، خۆشحاڵین لە بەرنامەیەکەی لاپەڕا بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بینەوە. لاپەڕی ئەم جارەمان گفتوگۆکردن دەبێت سەبارەت بە بەشێک لە ژیان و ئەزمون و پێنووسی مامۆستا جەلیل. مامۆستا جەلیل زۆر سپاس بۆم دەرفەتە بێمەت بەخشی و بە خێراتن تەکەین و زۆر سپاس دەکەین کە میوانی بەرنامەی لاپەڕە بووی. سپاسی ئێوەشەکەم بۆ ئەم دیدارە، هیوادارم سەرکەوتوو بن، قسەکانیشمان بە دڵی خوێنەوە نووسەران و بینەران بێت. زۆر سپاس. مامۆستا سەرەتا دەستپێکی هەموو کتێبێک وەکو عشقێک وەکو یادگاریەک دەمێنێتەوە بۆ ئەو نووسەر و ئەو خوێنەرە کە لە ساڵانی شتەمەنیدا دەستی بۆ کتێب بردووە. دەپرسم مامۆستا جەلیل لە چ ئاستێکی تەمەندا بوو کە یەکەم کتێبی خوێندەوە، دەستی بۆ یەکەم کتێب برد بۆ خوێندنەوەی کتێبی دەرەچی؟ من ئەوەی ڕاستی بێ لە تەمەنێکی زووەوە هەر لە قۆناغی سەرەتاییەوە دەستم کرد بە خوێندنەوەی ئەو نامیلکانەی کاتی خۆی محەممەد ئەمین حەسری لە کەرکووک چاپی دەکرد. ئەوانەمە خوێندەوە، ئیتر وەکو داستان و داستانی خۆشەویستی و قارەمانێتی و ئەمانە ئەو نامیلکانم خوێندەوە. بەڵام دواتر لە قۆناغێکی هەڵکشاوتردا دوای قۆناغی خوێندنی ئامادەی و ئەمانە بەڕاستی خوێندنەوەی من بە زۆری کەوتە قۆناغی زانکۆوە. لەوێ تەواو خۆم تەرخان کرد بۆ خوێندنەوە. ئینجا لە سایەی مامۆستاکانمەوە، ئەو مامۆستایانەی کە وانەیان بە ئێماوتەوە مامۆستای زۆر دەگمەن و ناوازە بوون بەڕاستی، وەکو مامۆستا علادین سەجادی، دکتۆر معروف خەزنەدار، دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ، دکتۆر کاوس خەفتان، دکتۆر عەبدولا ئەحمەد کە ئەدەبی عەرەبی تازەی پێدەوتینەوە. بەڕاستی مامۆستایەکی زۆر بەهرەمەند و لێ هاتوو بوو. ئینجا لەوێوە ئیتر لە ڕێگای بڵێن ئەو مامۆستایانەوە ئاشنا بووم بە زۆر کتێب و سەرچاوەی ئەو سەردەمە. بە تایبەتی ماوەیەکی زۆر خۆمدایە ئەوەی ژمارەکانی گۆڤاری گەلاوێژ تا ڕادێک زۆربەی زۆریم خوێندەوە. گۆڤاری گەلاوێژ ئەلەوێ ئاشنای
سێ چیرۆکنووسی ئەو سەردەمە بوو من ساڵانی چلەکانی سەدەی ڕابردوو وەکو عەلاج سوزادی، برایم ئەحمەد، شاکر فەتاح لە سەرەتای پەنجاکانیش چیرۆکنووسێکی دیکە سەری هەڵدا کە لای خوێنەری ئەم بەشەی کوردستان ئاشنا بوو، حەسەنی قزڵچی بوو، پێکەنینی گەدا و ئەمانەم خوێندەوە. ئینجا لە دوای ئەوە لە ساڵی 57 لە ڕێگای گۆڤاری شەفەقەوە، گۆڤاری شەفەق ئاشنای چەند چیرۆکنووسێ بوو، لەوانە معروف بەرزنجی، حوسێن عارف، زۆری دیکەش. بەڵام لە ڕاستیدا من پێ هاتم هەتاوەکو بە درێژایی دەی شەستەکان هەستم کرد چیرۆکی کوردی زۆر لە پاشەکشەیە. ئەو چیرۆکانی نووسراونەتەوە زیاتر خەمی نەتەوەییان هەڵگرتووە. بەڵام لەو سەردەمەدا بەهۆی گروپی کەرکووک، فازڵ حەزاوی و ئەوانە، هەروەها گۆڤاری شیعر 1969 بە تەئسیری ئەوانە بزوتنەوەیەکی ئەدەبی لە کوردستان بەرپا بوو، ئەویش بزوتنەوەی ڕوانگە بوو. ڕوانگە من زۆر تێکەڵاوی ئەو بزوتنەوەی بووم، بەرهەمەکانیان لەمە خوێندەوە، بەرهەمەکانیان چ شەعر، چ چیرۆک، چ لێکۆڵینەوە هەمووی ڕووی لە یاخیبوون بوو. یاخیبوون ئەو یاخیبوونە تەبعەن لەژێر کاریگەری سارتەر و ئەلبێر کامۆ و ئەمانە زیاتر تەوژمێک دروست بوو، خەڵکەکە لەسەر ئەو ریتمە دەیانووسی. من ئەگەر بینە سەر ئیشەکانی خۆم، من لە مانگی شوباتی 1974 یەکەم چیرۆکم بڵاو کردەوە بە ناوی چرپەچرپی مناڵی شەقامەکانی شار. یعنی تۆ ئەگەر سەرنج بدەی تەنانەت ناونیشانی چیرۆکەش ناونیشانێکی ڕوانگەییە، پڕە لە هێما و لە بڵێن کۆد و ئەم شتانە. دوای ئەوە دوای مانگێک چیرۆکێکی دیکەم نووسی بە ناوی تەنگ و سەڵەمەی شانۆکە. ئەم دوو چیرۆکەم هەردووچی لە ڕۆژنامەی ڕۆشنبیری نوێ بڵاو کرایەوە. ئەو کاتە دکتۆر ئیحسان فواد سەرپەرشتی ئەو ڕۆژنامەی دەکرد. مامۆستا گەر بگەڕێنمە دواوە تۆزێک بۆ لە قۆناغی چواری کۆلیش بۆ ساڵێک دابڕای لە بەغدا، دوای گەڕایەوە دیسان بۆ خوێندن. ئەوەی ڕاستی بێ ساڵی 1974 لە دوا قۆناغی زانکۆ بووم، چوومە ناو شۆڕشەوە تر زانکۆم جێهێشت. ساڵێک لە ناو شۆڕش مامەوە، بەڵام دوای چەند مانگێک ڕەوانەی ئۆردوگایەکی ئاوارەکانی بڵێن مەنتقەی شارە زۆر و هاڵەبجە ئەوانە کرام. ئەو ئۆردوگایە بە زۆری خەڵکی ئەو مەنتقەی شارە زۆر بوون، لەوێ وەکو مامۆستا دامەزرا. ماوەی چەند مانگێک لەوێ وانەم وتەوە. ینی دوای قۆناغی چوار گەڕایەوە بۆ کۆلیش تەواوت کرد، دوای پێشەوەی بگەڕێمەوە لە ناو شۆڕشە کردمیان بە مامۆستا بۆ ئۆردوگای نردمیان. ئیتر ئەوە بوو لە مانگی سێ شۆڕش هەرەسیێنە ڕێکەوتنامەی جەزایی و ئەمانە دروست بوو، شۆڕش نەما و من گەڕامەوە بۆ زانکۆ و ئیدی زانکۆم تەواو کرد و لە دوای تەواوکردنی زانکۆ بە یەک دوو مانگ دامەزرام وەکو مامۆستا. بەڵام ئەو خۆشییان لێ تاڵ کردم، یەکسەر ڕەوانەی باشووری عێراقیان کردم بۆ
لە شاری عیمارە مامۆستا ئەو کاتی لەو ساڵی تەمەنت کە ڕوود لە شاخ کرد و بۆی پێشمەرگە و کوردایەتیتان نەکرد یا حیزبایەتیان نەکرد؟ واللهی ئەگەر نەبێتە شتێ من ئەو کاتەش حیزبی نەبوو. چکە بەشێکی نووسەرەکان ئەو نووسرە بە ئەزمونانەی کە من قسەیان لەگەڵ دەکەم بۆ میوانداری بەرنامەکەمان یەکیشان بەڕێز بووی کە خۆت بە بێلایانی و وەکو ترسێک لە ڕاگەاندن و سوۆسیال میدیا ئێستا بۆ مافی خۆتانە بترسن لە سوۆسیال میدیا و ڕاگەاندن چکە ئێستا بەڕاستی وەها بە شێوەیەکی ناشرین سوۆسیال میدیا و ڕاگەاندن بەکاردێ مافی خۆتانەوە ئەزمموی خۆتان نەخەنە پێش ئەو ترس و تۆقینە بۆیە خۆت بە بێلایەن بە من ناساندوتە دەگەر سیاسی بێ بەرنامەکە نایە ڕاستەکەی بەس با یەک شت پێ بڵێم من نایشارمەوە من ماوەی 6 ساڵێک لە ناو ڕێکخراوی قوتابیان ئیشمە کرد قوتابیان بەڵام کەسومە ناو شۆڕش و نایشارمەوە جەوە کەشەکەم بەدڵ نەبوو بەڵام لەو کاتەوە تا ئەم لەحزەی من و تۆ قساکەین من وابستەی حیزبی نیم بە هیچ شێوەیە بەڵام میلەتی خۆم و نیشتیمانەکەم و میلەتەکەم لە سەروی هەموو شتێکەوە لایم ئەوسا 3 ساڵ لە دوایەوە کە کۆلیژت تەواو کرد 3 ساڵ چوویە عیمارە؟ عیمارە 3 ساڵ لە عیمارە بووم مامۆستابووی 3 ساڵی بۆ کەوتوێ مامۆستا گیان بۆ کەوتوێ بۆ مامۆستایی بۆ دەوامکردن و هەر لەوێ لەگەڵ دامەزراندن من لێو دایاننام ئیتر ئەو کاتە ئێمە تازە هاتبووینەوە بۆیەکی ئەوە بوو خۆت ماڵ لە شۆ بووە لە کەرکووک بوون ماڵم لە کەرکووک بوو لە ڕەحیمەوە بوو بەڵام لێوە دامەزرای لەوێ دامەزران ئیتر 3 ساڵ لێ بووم بەڵام ئەو 3 ساڵە نایشارمەوە تەرخانم کرد بۆ خوێندنەوە ئەلەوێ ڕۆمانەکانی نەجیب مەحفوظ و سەلامە موسا و ئەوانم خوێندەوە بۆ یەکەم جار بوو بتوانم بە قوڵی دیوانی بە درشاکرد سەیاب بخوێنمەوە لەوێ ئەو دیوانە زۆر چێژم لێ وەرگرت هەروەها لەوێ ئەوەشم لەبیر بێ نەهجل بەلاغی ئیمامی عەلیم خوێندەوە نەهجل بەلاغ لە عیمارە لە عیمارە بەڵێ لەوێ ئەوانش شیعەن بەڵێ ئەو شتار لێ ئەوان دەسەکەوت ئیمارەوەتە میسان وەنیە مامۆستا میسان بەڵێ میسان بە زۆری کوردن بەڵام گۆڕاون ئێستا ژیان لەوێ چۆن دەگوزارە مامۆستا تو کوردێک بووی لەناو وەڵڵاهی ناڵم بە زۆری کاتەکانم یەک دوو برادرم هەبوون خەڵکی بەسرا و ئەو ناوە بوون بەڵام ئەوانە خەڵکی چەپ بوون چەپ و ئەمانە بوون ئاشنایەتیم لەگەڵانە پیا کرد هەر ئەوانش کتێبشتیان بۆ ئێنام کاتەکانم بۆ بەسەر ئاوی دیجلە بە عیمارەیە دێ بەڵێ بێدێ 50 کیلۆمتر لە ئێران و نزیکە حدودن لەگەڵ ئێران بۆ هەر بۆ ئەوە تێناوە یادم زۆر غەریبی کوردستان مەکردەوە ئەچم لەسەر ڕووباری دیزلا دانیشتم قسەم لەگەڵ شەپۆلەکانە کرد بڕوایت بێ قسەم لەگەڵ ئەو شەپۆلانەیە کرد هەستمە کرد ئەو شەپۆلانە لە وڵاتەکەی منەوە دێن لە کوردستانەکەی منەوە دێن وا قسەم لەگەڵاکەم دەم باسی ئەوێم بۆ هێنن ئەم شەپۆلانە تر زۆر سێ بوو ئەکەوتم ناو دنیایەکەوە ئەوانە زۆری لە ناو چیرۆکەکانمان ڕەنگی دایەوە بڵێ لە ساڵی 2014 سەرژمێریان کرد 550,000 خانەوادەی تایە مامۆستا عیمارە شارێکی گەورەیە بەڵێ گەورەیە ئیتر نازانم ئەو کات بەڕێز لێ بووی شارێکی خۆش بوو چۆن بوو نازانم وڵی ئەو کاتە ئاها پێشکەوتو نەبوو سوورکە زیاتر خەڵکەکەی با بڵێن هین بوو لە زۆر شتا بێبەش بوونەوەنە بەڵێ چونکە نیشان لەسەر بوو وەکو بڵێن چەپ ناسرا بوون ئەوانە زۆری ئەوەی خەڵکی عیمارە لەبەرەوە دەسەڵات زۆر خزمەتی ناکرد مامۆستا وتەیەکەیە دەڵێت خوێندنەوە چاوکەس دەکات نەخوێندنەوە کوێرت دەکات جوانە بەڕێستان لە ئێستادا ئاسی خوێندنەوە بە بەراورد لەگەڵ ساڵانی تەمەنی گەنجێتی ولاوەتی خۆتانە چۆن دەبینن لە ڕاستیە ئێمە
من هەموو کاتێ ئەوە وتووە هەردوو دەیەی هەفتاکان و هەشتاکان دوو دەی زۆر بە پیت و گونجاو بوو بۆ خۆ پێگەاندن و بۆ ئەم شتانە ئێمە کۆمەڵە خەڵکێ بووین هەر کتێبێکی تازە دەربچایە ئەو کاتە کتێبخانەی ئاسۆ هەبوو لە شەقامی کۆماری لە کەرکووک لای کاک جەوار ئەو کتێبەمان ناوی خۆمان نووسی و کتێبەکەمانە کڕی ئیتر مەجموعەیەک بووین کۆمەڵێک بووین بڕیارماندا هەمومان بیخوێنینەوە ئەو کتێبە دوای ئەوە بێن دابنیشین و قسەی لەسەر بکەین ناوەڕۆکی لە ڕووی ناوەڕۆکەوە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی ژانرەوە ئەمانە قسەمان لەسەریە کرد یعنی ئەتوانم بڵێم هیچ چاپکراوێک نەبوو کە ئەو سەردەما بە تایبەتی ناوەندی ئەدەبی و ئەمانە ئاگایان لە چاپکراوی نییە نەبێ بەڵام ئەوەی ئێستاکە هەرچەنە بداوای لێبوردنەوە واڕێم کتێبێکی زۆر چاپەکرێت بەڵام هەست ناکەم ئەو خوێنەرە زدی جاران مابێت یعنی خەڵکی ئێستا ڕەنگە هۆکارەکەشی ئەم سۆشیال میدیا و تەکنۆلۆژیا تازە بێ یعنی بە تایبەتی مناڵ هەر لە تەمەنی 4-5 ساڵیەوە ئیتر خۆ داتە ئەم مۆبایلە و ئایپاد و چوزانم ئەم ئامێرانە ئیتر ئەو مناڵە وردە تەسەورەکەم وەکو ڕۆبۆتێکی لێدێ وەکو ڕۆبۆتێکی لێدێ هیچ هەستێکی ئەوتۆی تیانامێنێ جا لەبەرەوە سیرەکەی ئەمەش تەسیری خۆیە کاریگەری خۆیە خوێندنەوەی کەم کردوتەوە من ڕەنگە هەڵە نەبم تەنانەت ناوەندی ئەدەبیەکەش ئاگایان لە زۆر چاپکراو نییە ئەو خوێندنەوەی و خوجارە من بەدڵم نییە بە سەراحەت بەدڵم نییە خوێندنەوە ئاوانادێ خوێندنەوە دەبێ بەرنامەی تایبەتی بۆ دابنرێ چی بکەین مامۆستا بۆی گەنجەکانمان لاوەکانمان عشق و خۆشەویستیان بۆ کتێب دروست بێت سەردانی کتێبخانەکان کە ئێستا کتێبخانەیەکی وەکو ئێرە وا گەورە لە شارێکی ئەوەی کە 2 ملیۆن هاوڵاتی تێدا دەژی بەڵام 5 کەس لەم کتێبخانە نبینی وەڵی کاکە زەمان ئەوە کە کۆمەڵێک چاپکراوی جوان هەن مامۆستا کۆمەڵێک دیزایانی جوان هەن بۆ کتێبەکان بڵێ بەڵام دەبێت ئەوە کەوتۆتە سەر وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە لە ڕێگای قوتابخانەکانەوە کتێب و خوێندنەوە لای قوتابی خۆشەویستکەن یعنی نەک تەنها خوێندنی قوتابخانە ببێتە شێوازێک بۆ خۆ دەربازکردن لەو قۆناغی تایەتی بۆ بڕوانامە بیان بۆ بڕوانامە بێت بەڵکو ببێتە ئامانجێک لای هەموو خەڵکەکە ئەمە هەروەها وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری لەو ڕۆوە من پێم وایە کەم تەرخەمە لەو ڕۆوە چالاکیی ئەوتۆی نییە بۆیە سیرەکەی خوێنەر دوورکەوتۆتەوە لە کتێب ئێمە پێویستمان بەوەیە خوێنەر و کتێب پێکەوە ئاشت بکەینەوە ئاشتیان بکەینەوە وەکو جاری جاران بە گەرم و گوڕی ڕوو لە دنیای کتێب بکەیت ئەمە ئیشتی ئەوێ و هەروەها ئەوەشم بیر نەچێ بەشێک لەم ئەرکاکەوێتە سەر خێزان دایک و باوک زۆر گرنگە لە ماڵەکەیە ناڵێم کتێبخانێکی گەورەی هەبێ با هیچ نەبێ 10-15 کتێبی هەبێت لەسەر ڕەفەیەک دای بنێت مناڵەکانی فێریەوە بکە ناو بەناو دەستبەرێک کتێب داگرێت و بیخوێنێتەوە ئەمە گرنگە ئیتر مەز بەداخەوە ئەوەی خەڵکەکە بیری نەماوە و بایەخی پێنەدا دنیای خوێندنەوە و کتێبە
ئەمەستا باگ لێش لێوە بکەم وەکو نووسرانی گەورەی کوردستان و وەکو ڕەخنەگران و چیرۆک نووسان و ڕۆمان نووسان و ئەوانەی ئەزممویان هەیە کە ئێمە گەنجی ناتوانێتە ناو دنیای کتێب ئێوە هەمووتان خۆتان بەشێکتان خۆتان گۆشەگیر کردویان بەشێکیشتان خۆتان تاکەسی کردووە لە ماڵەوە دانیشتون و تێکەڵ نابن ئایا گەنج چی بکە ئێوە کەم تەرخەمین لەو بوارەیە بێنەوە ناو گەنج و گەهانی گەنج بدەن و کۆڕ و کۆبوونەوە و کۆمەڵێک بابەت بور و ژێنن بەشکم گەنج بێتە پێشەوە لەو ڕۆ ئێوەش کەم تەرخەمین مامۆستا کاکە زەمان منەوە بەخەم تەرخەم نازانم تۆ حەزەکەم تۆزێ بە لۆژیکەوە تەماشای ئەم دیاردێ بکە نەوەکەی من هاوتەمەنەکانی من وردە ئێمە ئەچینە ساڵەوە ڕەنگە ئەو تااقەت و بڕستەی جارانمان نەمێنێ وەکو جاران هەڵس و کەوتکەین و فرای هەموو شتەکان بکەوێت ئەمە یەک دووەمیشان بەڵام دەرکەوتنی ئەوە گرینگە مامۆستا کەسانی وەکو من ئێمە تا ڕادەیەکی زۆر نیگەرانین لەم دۆخە نیگەرانین لە دۆخی ئابووری خەڵک کۆمەڵایەتی خەڵک ئیتر نازانم ئەم هەموو ڕێکخرا و ڕسم و ڕزمە دروست بووە هیچی لە پێناو مەبەستەکەی خۆیان ئیش ناکە بەڵکو لە پێناو شتی دیکە کارەکە لەبەرەوە حەز من بەش بە حاڵی خۆم ئەوم پێخۆشترە سەعاتێک 2 سەعات بە دیار کتێبێکەوە دانیشم بچمە ناو چەلەحانەی خەڵکەوە نایشارمەوە یعنی ئەوم پێخۆشترە ئەجینا تەسەور نەکەی من دڵم ژان نەکا بۆ گەنج چونکە گەنج گەورەترین سەرمایی هەر میلەتێک گەنجە گەنج ئەگەر دڵی تۆرا وڵات نامێنێ ئەو هەموو گەنجەمان ڕۆکاتە نادیار و ئەڕۆ ڕۆیەکەی چییە؟ ئاشتی کەرەوە ژیانی دابین کە با بۆ خۆی ئەویش ڕێگایەک بگرێتە بەر ئایندەی میلەتەکە لەسەر ئەو بەندە ئێستا بەڵام بەداخەوە ئەمانە هەمووی ئێمە نین ئێوەمانان نین دڵنیا بە ئێوەمانان نین کەس ئەوەندەی ئێوەمانان پەرۆژ نییە بۆ پێگەیاندنی گەنج بەڵام جۆمان لێ ڕناگرن بەداخەوە جۆمان لێ ڕنا ئەو گلەیە کردم تێڕوانین و دیدی خۆم نیە مامۆستا ئەوە کۆمەڵێک گەنجی خوێنەری باشن جددینە کە ناوی بەڕێستان دێنن پێیان خۆشە ئەوانەی کە بە ئەزمونن بێنە بەر شاشەکان قسەیان بۆ بکەن یاخود لەگەڵیان دانیشتن گفتوگۆ بکەن شتێکیان لێ فێر بن مەقسەدمەوە بوو مامۆستا هەز ناکەی لەگەڵ کەمبوونەوەی خوێندنەوە و پەڕەکانی کتێب و زمانیش هێدی بەرەو لاوازبوون و کەم و کوڕی دەسێت ئێستا هیچ گومانیتیانە زمانی کوردی من هەستەکەم ناڕێم هەرهەمووی ئەوانەی لە بواری ئەدەبیاتدا کار دەکەن چەند کەسێکەیە من متمانم پێیانە لە ڕووی ئەوەی کە دەستیان بە زمانەکە و گرتووە هەموو زاوتوم قسێکم هەیە ئەڵێم ئەو میلەتەی ئێمە زۆر شتی لەدەستداوە ئەوەی ماوێتی تەنها زمانەکەیەتی تکایە دەست بەو زمانەوە بگرن وێرانی مەکەن یعنی من هەستەکەم بە تایبەتی لەم سەردەمەیە هەندێک زۆر زار شیعرێک چیرۆکێک ڕۆمانێکە خوێنمەوە سیرەکەم زمانێکی زۆر خراپیەیە کوردیەکی زۆر سەقەتە لە ڕووی ڕستە سازیەوە هەڵی زۆری تایە زمانی کوردی زمانێکی زۆر دەوڵەمانە بڕوایت بێ هیچ زمانێک ڕەنگە وەکو زمانی کوردی دەوڵەمەند نەبێ بە مەرجێک نووسەرەکە پەی بە جوانی زمانەکە ببە شارەزای زمانەکە بێ ئەجینا هیچ زمانێک وەکو زمانی کوردی تۆکمە و دامەزراو نییە چونکە شێوەزاری زۆرە ئەوە کرمانجیە زازاییە هەورامیە لۆڕە لەکە ئەمانە پێویستە لە ڕووی
فۆرمەوە سوودیان نەوەربگیرێ اینجا زمانی کوردی پڕی ئیدیۆمە ئیدیۆم واتە زاراوەسازی ئەم ئیدیۆمانە ئەگەر زمان لەو ئیدیۆمانە بێبەش بێ ئەو ڕەونەخی نامێنێ بەڵام داخی گرانم زۆر کەم کەسێ بەلای ئەو ئیدیۆمانەیە بچێ چونکە ئیدیۆم زمان جوانەکە زمان گەشە بە زمانەدا ئەی ڕازێنێتەوە بەڵام بەمەرجێک شارەزایەنە بەکاری بێنیت و تەعاملی لەگەڵا بکەیت. مامۆستا تایبەتمەندیەکانی زمانی کوردی چین لە ڕووی وشەسازی و فۆنەتیکەوە؟ زمانی کوردی زمانێکی هندو ئەوروپیە ئاریە نزیکترین زمان لە کوردیەوە فارسیە بەڵام ئەگەر بێت و زمانی کوردی لەگەڵ فارسیە بەراوردکەی ئەو زمانە کوردیەی کە شکر مستەفا و عەلادین سەجادی و مەرازەمیلی ڕۆژبەیانی و مەسعود محەممەد و محەممەدی خشە محەممەدی خاڵ و ئەمانە پێیان دەنووسی عەزیزگەردی و ئەمانە پێیان دەنووسی ئەگەر بەراوردی بکەی بە زمانی فارسی زمانی کوردی زۆر زمانێکی پارا و پاکترە یعنی بەس بەداخەوە ئێستا ئەم سەردەمە ئێستامان سیرەکەی هەندێک کەس هەر بۆ خۆ هەڵنان یان بۆ لافگەزاف وشەی بێگانە بەکارێنێ مەسەڵەنە ستایل کوردی نییە کاکە ئەی بۆ ناڵی شێواز ستایل یعنی شێواز یان مامۆستا پێشتریان ببوورە داتم بڕی لە قسەکانت پێشتریان و زمانی کوردی بە تعریب کراوە ئێستا دەڵێن زمانی کوردی بە بیانی کراوە هەرەوەیە لە ڕێگەیەوەیە کە دەڵێ ستایل و شێواز و سیرەکەی ئێستا ئەوە زۆرە لافگەزافێکە بڵێن ها کابرا سەیریکە وشەی ئەوروپێ زانێ وشەی بێگانە زانێ لەگەڵ ئەوانەی خۆیان تێکەڵێکە وانە کاکە تۆ کوردی ئەیترتەوە تۆ ئەگەر ئازای بڕۆ بە زمانی ئینگلیزی قسە بکە فەڕەنسی قسە بکە بە ئەڵمانی قسە بکە پێی بنووسە کەس ڕێگر نییە بەڵام تۆ دەیتە سەر زمانەکەی خۆت کە پێی ئەڵێن دایکە زمان ئەو زمانە دەبێت بە زمانێکی ستانداردی پارا و بنووسرێ چونکە ئەمە ئایندەی میلەتەکەمان و نەوەکانی داهاتووی لەسرە ئەگەر دەستی پێوە نەگرین و خزمەتی نەکەین ڕۆژێک دێ ئەتوێتەوە بەشێک لە نووسەرەکانی ئاست و تەمەنی بەڕێزت ئەو کاتیش وشەی عەرەبیان زۆر بەکارن دەهێنا لە ئەدەبی تەمەنی من تەمەنی ئەوەی بەڵام تێیدا بوو مامۆستا لەناو کتێبەکان وشەی عەرەبی چۆن تۆ سەیریکەوە من ئەزان تۆڵێکی ئەوە لە سەرەتای لە دوای جەنگی جیهانی یەکەم لە سەرەتای بیستەکان تۆ بڕۆ ئێستا بە نووسینەکانی شێخ نووری شێخ ساڵح بچۆرەوە بە نووسینە شیعرەکانی گۆران بچۆرەوە ئەمانە وشەی عەرەبیان زۆر بەکارهێنا وەکو ئەدەبی کلاسیکی یان وشەی تورکی بەڵام پیرەمێرد لە دوای سیەکانەوە پاکسازیەکی جوانی کرد لە زمانی کوردیە پیرەمێرد ئینجا ئەوانی دیکە شاکر فەتاح و ئیبراهیم ئەحمەد و عەلادین سەجادی ئەمانە زمانی کوردیان بەرەو خاوێنکردنەوە برد بەرەو پاچی برد ئینجا ئەگەر بێت و مەسەڵەن ئێمە ئەوەی یارمەتی دەری ئێمەیە تەنها خۆمانی بەس زمانی عەرەبی ڕاستە زمانێکی فراوان و ڕەوان و پڕی لە ڕەوانبێژی و ئەمانەیە بەڵام مانەوەی زمانی عەرەبی تا ئەم لەحزەیە تا ئەم کاتە لە بەهۆی قورئانەوەیە قورئان ئەو زمانی ڕاگرتووە ئەی ئێمە چیمانەیە ئێمە ئاڤێستامان هەبوو ئەوانەمان هەبوو ئەوانش خەڵکی فەرامۆشی کرد بەڵام گرنگەوەی ئێستا ئێمە
بە هەموو توانامانەوە ئەوانەی شارەزاییە لە زمانەکەیە پێویستە دەستی پێ بگرین خزمەتی بکەین ئەو سوود لە شێوەزارەکانی دیکە وەرەگرین. مامۆستا ئەدەبی کلاسیکی کوردی کاریگەری هەبووە بەسەر ئەدەبی عەرەبی ئیسلامی؟ ئەی چۆن کە توڕە نالی بخوێنەوە، مەحوی بخوێنەوە، ساڵم کوردی ئەوانە بخوێنەوە سیرەکەی وشەکانی زۆری وشەی عەرەبی زۆر بەکارێنراوە. یعنی قۆناغی کلاسیکی شعری کوردی تەسیراتی ئەدەبی عەرەبی زۆر بەسەرەوە بەڕاستی. بەڵام ئەوەی ڕەخنەگران لەسەر ئەوە ڕێککەوتون کۆکن گوایە لە 1920 بەم لاوە لە سەردەستی کۆمەڵی نووسەرۆک و شێخ نووری شێخ ساڵح و گۆران و ئەمانە ئەدەبی کوردی بەرە و پاکبوونەوە چوو. دواترش لە پیرەمێرد و زۆر کەسی عەبدولواحید نووری و ئەمانە هەمووی دەستیان هەیە لە پاکردنەوەی زمانی کورد. ئەدەبی کوردی لە چ سەردەمێکدا دەبینی ئێستا؟ ئێستا بڵێ وەڵڵاهی ئێستا ناڕێم خراپە، خەڵکی دڵسۆز هەیە بەتەنگ زمانەکەوەیە بەتەنگ ئەدەبەیە، بەڵام تۆ باشتر وایە پرسیارەکە دوالێ وا بکەی کام ژانری ئەدەب لە پاشەکشەیە و کامەیان بەرەو پێشەوەچ ئەوە ڕەنگە ئەوە باشتر بێ و پرسیارە. بە تایبەتی من سەیری چیرۆکەم، چیرۆکی کوردی زۆر لە پاشەکشەیە زۆر. تۆوەرە ئێستا چیرۆکی ئێستا کە زۆر کەمە نووسرێ زۆر کەمە نووسرێ، بەڵام وەرە ئەوەشی هەیە بەراوردی کە لەگەڵ سەردەمی حوسێن عارف و ئەوانەیە سیرەکەی چیرۆکی کوردی زۆر لە پاشەکشەیە. اینجا ڕۆمان ئێستاکە باوێتی بڵێت من چەند کەسێک چێژ لە ئیشەکان نەبینم وەکو کاروان کاکەسوور ڕۆمانووسێکی باشە، هەروەها زەبار زەمال غەریب ڕۆمانووسێکی چاکە، بەبرای خۆم بڵێم بەختیار عەلیش هەر سەرەمەن شتەکانی زۆر زمانەکەیم بەدڵ نیە. ئی بەختیار عەلی؟ بڵێ بۆ مامۆستا وڵای تر نازم بڵم بۆ هەستەکەم جۆ ناداتە زمان زۆر. هەر سەرم لەوانەی هەندێک گەنج گلەیم لێ بکەن کە من ئەم قسەیەکەم بەرامبەر بەختیار، بەڵام ئەوە ڕێی منە. وەڵام من کتێبەکانی بخوێنێتەوە بەختیار عەلی نووسەرێکی گەورەیە لای من زۆر بەتوانایە، بەڵام ئەمیش وەکو گلەیەک باسیەکەم لەگەڵتەوە یەک تۆز ڕۆمانەکانی زۆر درێژ و قەبارە گەورەیە، یعنی هەندێک جار دەبینی ڕۆمانێکی خوێنیتەوە چەند لاپەڕەیەکی دووبارە بوونەوەی تێدایە بۆ چەند جار. بەتەئکید بێگومان وایە. ئێستا بۆ نمونە شاری مۆسیقارە سپیەکان ببوورە حەدم نییە بەرامبەر مامۆستا بەختیار قسە بکەم، بەڵام شاری مۆسیقارە سپیەکان چەندین لاپەڕ لە دووسێ بڕگەی ناو کتێبەکە دووبارە بوونەوەی تێدایە، یعنی ئەم دووبارە بوونەوەی وا دەکا مەلەل دەکا لە خوێنەوە، بەڵام من بە هەر حاڵ من بۆ ماوەی دەڕۆژ لە ڕۆمانەکەیم خوێنێتەوە کە 840 لاپەڕەوە بزانم هەڵە نەبم. شاری مۆسیقارە سپیەکان ڕۆمانێکی جوان، ڕۆمانەکانی تریشی بە هەمان شێوە، بەڵام وا دیارە نووسەریش خۆی هەر نووسەرێک و بە شێوازێک دەنووسێت کە پێشتریش بەڕێزت باس کرد، دیارە و حەزی لە کتێبی قەبارە گەورەیە و درێژدا دڕی. مامۆستا دکتۆر سەمەد ئەحمەد لەم ژمارانەی دوایی گۆڤاری وانەردا باسی بەڕێسی کردووە، دەڵێت نە مامۆستا جەلیل لە چیرۆک دەچێت نە چیرۆک لەو دەچێت لە چیرۆکنووسی نە لە کەس نەکەس لەوە چێت. چیت هەیە بۆ مامۆستا سەمەد ئەحمەد و یەک شتم هەیە ببوورە با لە بیرمانەچێت پرسیارەکەمان، تۆ وەکو کەسایەتیەک و نووسەرێکی بەتوانای چیرۆک
لە شاری کەرکووک چۆن دەڕوانیتە دنیای چیرۆک ئێستا چیرۆک من چیت هەیە بۆ مامە دکتۆر سەمەد زۆر سپاسێکم ئەوە بۆ من گەواهەیەکی گەورەیە زاتێکی وەکو دکتۆر سەمەد ئاوا باسی منەکە باسی هەشت چیرۆکی منی کردووە زۆر بە جوانی لەسەری وەستاوە لەسەر ئەو چیرۆکانە هەڵوەستەی کردووە بەڵام من لە دیدگای منەوە چیرۆک لەسەر وەکو بابەتێکی گێڕانەوە من هەمیشە ئاوام ڕوانیوەتە چیرۆک ئەم گردونەی ئێمە تای ئەژین ئەم گردونە لەسەر حەکایەت و گێڕانەوە و ئینجا لەسەر دوانەی دژ پێکاتەوە گردونەکە چاک خراپ چاک تاریک ڕووناک شەو ڕۆژ سارد گەرم ئەمانە هەمووی دوانەی دژن بەلای منەوە چیرۆک شەر وایە لەسەر گێڕانەوە بەندە ژیان هەمووی لەسەر گێڕانەوە بەندە تۆ تەماشا بگەڕێ بۆ ئاینە کۆنەکان ئاینەکان هەمووی پڕە لە چیرۆکی خەڵکی سەردەمی جیازیا سیرەکەی ئەو چیرۆکانە باسی سەردەمێک باسی کۆمەڵە خەڵکێکە کرد هەمیشە من چیرۆکم ئاوا بینیوە پێویستە بەبایەخەوە تەماشای ژانری چیرۆک بکرێت چ لە ڕووی کات شوێن کەسایەتی ڕوودا و ئینجا کارکتەرەکان هەمیشە دەبێت لە ململانیا بن لە نێوان یەکدا لە پای گەیشتن بە ئامانجێک پێویستە ململانێ بکەن ئەگەر ململانەکەن بەڕاستی ڕووداوی چیرۆکەکەش سارد و سڕە بێت ئینجا بەلای منەوە چیرۆک هەموو کاتێ من لەو کاتەوە دەستم پێ کرد بە تایبەتی لە سەرەتای هەشتاکانەوە ڕوون کردە دنیایەک لە چیرۆکدا ئەو دنیای هێماکاری بوو هێماکاری چونکە ئەو کاتە ئێمە نەمان دەتوانی ڕاستەوخۆ ئەوەی لە دڵمانایە دەری بڕین چونکە سانسۆرێکمان لەسەر بوو مایەی سەرمان بوو لەبەرەوە سیرەکەی بەنام بۆ کۆد و هێما و ئەمانە دەبن وەکو مەسەڵەن چیرۆکی لە ڕاگوزارێکدا کاتی خۆی زای ڕۆژبیانی وەکو دەق و ڕەخنا لە گۆڤاری بەیانە لێکۆڵنەوەیکی جوانی لەسەر نووسی جار لەوێ زای ڕۆژبیانی ئەڵێ شێوازی جەلیل کاکەوەیز لە نووسینی چیرۆکدا دەچێتەوە سەر ڕیالیزمی جادویی ڕیالیزمی جادویش سەر بە ئەمریکای لاتینە لە سەرەتای هەشتاکان من ڕوون کردە خوێندنەوەی بەرهەمی نووسەرانی ڕۆمانووسانی ئەمریکای لاتین وەکو جۆرج ئەمادۆ وەکو مارکیز و زۆر نووسەری دیکەش بەڵام هەر ساڵی هەشتا بوو بۆ یەکەم جار ڕۆمانی بەدگۆڕانی کافکام خوێندەوە زۆر کاری تێم کرد واتە مەسخ من وشەی مەسخم کردە بەدگۆڕانی تر وشەکە ڕۆی ئێستا بەدگۆڕان بۆتە زاراوەیەکەوە من دامهێناوە هەروەها وشەی کۆڕەویش من دامهێناوە کۆڕە من چیرۆکێکم نووسی لە ساڵی 91 ئەو کاتە لە ئوردوگایکی ئێران بوو هەلێ ساڵ مانگی پێنج بوو
چیرۆکێکم نووسی بە ناوی کۆڕە و تر هاتمەوە بڵاوم کردەوە یەکسەر دوای ئەو چیرۆکەی منیتر ئەو وشەی کۆڕەوە ڕۆیشت. بەڵێ ئەمەسە لە پرسیارەکەی پێشوم کە باسی ئەدەبم کرد و هااتێ سەر چیرۆک وتت ڕام لە چیرۆک نووسانی ئێستانیە و چیرۆک تۆزێک بایەخی پێ نەدراوە چۆن بایەخ بە چیرۆک بدرێت و گرنگجی پێ بدرێت بە تێڕوانینی بەڕێزت لەمە و دواگەر و بێتەوە ناو ساحەکە جگەلەوە لە چ ڕوویەکەوە بایەخی پێ نەدراوە ڕووی ناوەڕۆکەوە یان فۆنەتیکەوە لە ڕێی تەکنیکەوە زین کاکە هەر دقیشی ئەدەبی هەر دقیشی ئەدەبی ئیتر ئەو دقە ئەدەبیە چیرۆکە ڕۆمانە شعرە شانۆیە هەرچیەکە پێویستە پێش هەموو شتێک زمانەکەی ئەدەب یعنی زمان ئەگەر زمانێکی پارا و تۆکمە نەبێ لە ڕووی ڕستەسازی لە ڕووی وشەسازی لە ڕووی جوانکاری و واتاناسی ئەگەر ئەوانەی تیانە بوو ئەو دقە ناسێتە خانەی ستاتیکاوە ستاتیکای یعنی زۆری ناسی ئێمە پێویستمان بۆ هەر دقیقی ئەدەبی پێویستمان بە زمانێکی پارا و تۆکمە بە ئاهەنگ هەیە بۆ ئەوی کە دەقەکەی پێ پۆشتە بکەیت من هەموو زاڵێم ڕێک دقێک بە زمانێکی خراپ نووسرابێ وەگەوەیە ئینسانێک زلوبەرجێکی شڕ و خراپی لەبەرابێ بەڵام ئەگەر بە زمانێکی تۆکمە و جوان نووسرابێ وەکوەوەیە هەر هەمان ئینسان زلێکی پۆشتە و زوانی لەبەربێ ئەمە سیرەکەی ئەگەر بیری لێ بکەیتەوە ئەمە بۆ خۆی هەموو شتەکان ئەگەڕێنەوە سەر زمان ئینجا دێنە سەر ناوەڕۆک و هونەرکاری و تەکنیکی چیرۆک و ئەمانە هەر یەکە بۆ حیساباتی خۆیە هەموو زامن ئەڵێم بایەخ بە شوێن دەبێت زۆر بایەخ بە شوێن بدرێت ناو چیرۆکە چونکە شوێن ئەو دەفرەیە هەموو لایەنەکانی دیکەی چیرۆکەکە لە خواگرێت کات تەکنیک کارکتەر مرملانێ هەر هەمووی لە ناو شوێنە کۆ بێتەوە دەستپێک تا چەند گرنگە مامۆستا بۆ نووسینەوە چیرۆک ئەوە من بڕام زۆر بەوە نییە دەستپێک ئەوە نەما ئەوە سەردەمی زوو بوو لە بڕین لە شەستەکان و ئەمانە دایات بابە پێویستە چیرۆک سەرەتایە بێ ناوەڕۆکی جا کۆتایی من ئێستا چیرۆکم هەیە سیرەکەی لە کۆتایی چیرۆکەوە دەستم پێ کردووە ئەنجا وردە لە ڕێی جێڕانەوەی ڕووداوەکانەوە خوێنەر بۆی دەرەکەوێ کە ئەمەی من دەستم پێ کردووە کۆتاییە نەک سەرەتای چیرۆک یعنی ئەوانە مەرز نییە ئەوە وەستاوەتەوە سەر لێزانینی کارامەیی و مەعلانی چیرۆک نووسەکە ئەژینا کەم چیرۆکنووس ڕەنگە شارزای ئەوانە بن بە تێڕوانینی بەڕێزت گۆڕانکاری کراوە لە نووسینەوەی چیرۆک وەکو جوانکاری و نوێکاری لە بەر لە ڕاپەڕین و دوای ڕاپەڕین بەر لە ڕاپەڕین دەیانوت بە شێوازێکی کلاسیک ئەو شێوازی کە بە خۆت نووسیت باست کرد و دەنووسراوە دوای ڕاپەڕین دەڵێن بەشێکی لە باسی ئازارەکان و مەینەتەکان ناقوربان ئەزانی بۆ چونکە بەلای منەوە ئەدەبی کوردی لە ڕوانگەوە گوڕوتینێکی عەجیبی بەخۆیە بینی ساڵی 1970 گوڕوتینێکی زۆر عەجایبی بەخۆیە بینی زۆر شت گۆڕە هەر سەنە پەلەپەلی تیا بوو بەڵام ئەو کەفوکوڵە تقریبان 5 ساڵی خایە ساڵی هەفتا دەستی پێکرد ساڵی 75 ئیتر وردە تەوژمەکە خاو بوویەوە ئیتر نووسەرەکان ڕوویان کردە دنیای لۆژیکی ئەدەبی جا سیرەکەی لەوێ دەقی ناوازە نووسرا لە دوای 75 ئەمانەوە بزار لەبەرەوە من پێم وایە سەردەمی هەفتاکان و هەشتاکان سەردەمی زێڕینی ئەدەبیاتی کوردیە
نایشارمەوە لە دوای ڕاپەڕین تاوەکو بڵێن 2003 هەندێک شتی جوان کراوە بەڵام بە تەسەوری من ناگاتە هەردوو دەی هەفتاکان وەشتاکە بەڵێ مامۆستا پێمە خۆش بینە سەر بڕگەیچکەی بەرنمەکەمانەویش کتێبەکانتە و باسی وەرجێڕانە بەڵێ وەرجێڕان لە چ دۆخێکرا دەبینی ئێستا باسی چیرۆکمان کرد وڵی وەرجێڕان نازانم هەندێک قسە هەیە ڕەنگە هەندێک کەسی پێزویر بێ بەڵام ئەڵێم ئەوەش هەیە کوور دەڵێ ئەگەر قسە قافی هات نەیکەیت زەینت چۆرە بێ قافی هات بەڵێ من پێم وایە ئێستاکە ناوم ناوە زۆر و بۆر ئیتر هەر کەسی هەڵەسێ بۆتە چاولێکەری کورە کاکە ئەدەب عەشق ئەدەب عەشقی تیانە بوو نابێتە هیچ ئیتر ئەدەب بە وەرجێڕانەوە بە داهێنانەوە بە داهێنان شعرە چیرۆکە ڕۆمانە لێکۆڵنەوەی شانۆیە هەموویەتی وەرجێڕانیش قەت لەوانە کەمتر نییە من بە بیر و بە بۆچوونی من هەر کتێبێک من وەری بژێڕم ئەو دەقا ئەبێتە دەقی دووەم ئەبێتە مۆرچی من ئەو مرچی منە کاکە بە هیچ شێوەیەک ناکرێت بڵی کاکە تۆ پاشکوی نەخێر نووسەرەکە یەکەم جار نووسیوێتی ئەوە تەواو دەستی خۆش بە نووسیوێتی بەڵام دوایی وەرجێڕێک دێت خۆی تیاتوێنێتەوە ئەگەر لەگەڵ نووسەرەکەیە دۆنای دۆن نەکەی واتە تەقەموسی شخصی نەکەی نەچیتە دۆخی ئەوەوە بە هەستت بە بیرکردنەوەت بە هەموو شتێکت لەگەڵ دەقەکەیە تێکەڵ نەبی ناتوانانی تەرزەمەی وەری بژێڕ بۆیە وەرجێڕان لای من کارێکی پیرۆزە کارێکە هەموو کەس ڕەنگە لاقی نەیە ڕەنگە هەدر لێ بکە بۆیە ئەڵێن زۆر جار وەرجێڕ بە خائین لە قەڵەمە درێت ئەخەمە مەسە ببوورە ڕاتەگرم لەو زۆری بۆریە کە باست کرد پێم وایە دەڵێن هەندێک بە مەبەستە وەرجێڕان دەکەن حەزوو ئارەزویان نیە بۆ ئیشەکە مەبەستە کتێبێک وەردەجێڕن بۆ شێواندنی کۆمەڵگە یاخود بۆ شێوان نازانم تا چەند لەگەڵ ناڵێن بۆ مەبەستەواکەن ڕەنگە هەندێک کەس بۆ لایەنی مادی بیکات یعنی بڵێن بۆ پاداش تێ بیکە یان گەنجێکە و حەزی بەخۆ دەرخستنەیە بڵێن ئەها فڵان کەس کتێبی هەیە ئەوەندە کتێبی هەیە کاکەمە کارەساتە تۆ بۆ ئافرینێک بۆ با بڵێن ئەوەی کە ناو بکەوێتە ناوانەوە دەست بۆ ئیشێک بەری ئەمە کارەساتە لە پاشە ڕۆژە دەرەکەوێتەوە چەند زەرت دە و ئەدەبی کوردیە داوە چونکە ئەدەب لە ئەساسە بۆ خۆی عەشقێکە عەشق ئەگەر من عاشقی دنیای وشە و دەربڕین و خولیای ئەو دنیای خەیاڵ و فانتازیایە نەبم ئیتر من هیچم نەکردووە ئینسان دەبێت دڵسۆز بێ بە ئەمانەتەوە دەست بۆ دەقێکی ئەدەبی بەرێ ئەجینا خیانەتی لێک کۆمەڵێک کتێبی سنگ و باش وەرجێڕامە مەستایەکێک لەوانەیە کە پیرۆزبایی لە یەکەین کەەوە دوێ ناتەوە نیە سێ چوار ڕۆژە قەڵای فەردەخان زۆر دڵم بم کتێبم خۆشە جوانە ئەم دیزاین و ئەم ناو بێزگە لە پۆشتەی و پۆشتە و پەرداخەکەی ناوەڕۆکەی هیوادارم میلەتەکەم بیخوێنێتەوە چونکە سوودێکی زۆری هەیە ئامۆژگاری زۆری تایە پەندی زۆری تایە باسی ژانی ئیبن سیناکە ئیبن سینا ژێکێکە لە ناوە درەوشاوەکانی ناو مێژووی مرۆڤایەتی من دڵم خۆشە چەند ئیشێکم کردووە ئەوەی چل ڕێساکەی عاشق زۆر ناوی داوەتەوە چل ڕێساکەی عاشقەوە باسی جەلالدینی ڕۆمیە مەولانە جەلالدینی ڕۆمی خۆمە وەختەوە ڕزانم توانیم ئەم ئیشە بکەم
هەروەها بێزگەن لەمە مامۆستا ببوورە چ ڕێساکەی عاشق تاکوێسە چەند کەسکەوەری جێڕەوە کەسکەوەری نەجێڕاوەوە با وەران جێڕاوت بەڵام لە دوای تۆ بەڵێ لە دوای تۆریان جێڕات وەران جێڕاوە بەڵام وەکو بیستمە و لە کتێبخانەکان بیستمە زیاتر خەڵکی بەدای ئەوەی مناگەڕ نازەمیتر ناتەواو وام پێڵێ بەڵێ اینجا ڕۆمانێکی دیکە باسی ئەبولعەلای مەعەڕیە راپۆرتی بۆ سلێمانکە ئەمەش زۆر گرنگم ڕۆمان راپۆرتی سلێمانکە یەکێکە لە شاکارەکان لەگەڵ نووسەرەکەشا قسم کرد ئێستا لە فەرەنسا ئەژێ خۆی خەڵکی یەمەنە حەبیب عەبدوڕەب سروری بەڵێ مامۆستای زانکۆیە لە بواری کۆمپیوتەر و ئەوانە کار دەکات بەڵام بەڕاستی کارێکی کردووە جێگای سەرسوورمانە بەڵێ بە پێچەوانەی گەشتەکەی دانتی گەشتەکەی دانتی لە زەویەوە بۆ ئاسمان دەست پێکە بەڵام ئەم هاتووە ئەبولعەلای مەعەڕی لە ئاسمانەوە دوای 800 ساڵ 900 ساڵ ئەبولعەلای هێناوەتەوە سەر زەوی ئەبولعەلا خۆی نابینا بوو بەڵام کە گەڕاهانێ هێناوێتەوە سەر زەوی بە چاوی ساغەوە ئیتر لەوێ ڕەنگە کەم زانستە بێت لەم کتێبەیە باز نەکران مامۆستا خانمانی سیبیریا خانمانی سیبریا ڕۆمانێکی زۆر ناوازەیە ئەمیش چونکە لێرەیە جگە لە باسی سەردەمی قڕاڵ یعنی قەیسەری ڕووس سەردەمی قڕاڵەکانی ڕووس ئەکات ئەو کاتە کۆمەڵێ خەڵک هەڵەگەڕێنەوە لە دەسەڵات ئەیانەوێ دەسەڵاتەکە بگۆڕن بەڵام ئاشکرا بن و هەمویان ئەگیرن و ڕەوانەی سیبریاکردن سیبریا تەبعاً تاراوگەیە بە چاو شوێنانی دیکەوە گرنگی ئەم ڕۆمانە ئەوەیە 11 ئافرەت دوای شووەکانیانەکەون شوو یعنی مرد بەڵێ من کەلیمەی مرد بەکار نایەنم ئێستا هەر شوو بەکارێنم دوای شووەکانیانەکەون ئەو تاڵی و سوێریەی کە ئەوان چەشتیانە ئەمانش لەگەڵانە ئەی چێژن سەرمایە گەرمایە برسێتیە ماندووبوونە قوربانی ئەو ئافرەتانە زۆر کاریگەرە لەم ڕۆمانەیە یعنی تا کۆتایی کاریگەری ئەو ئافرەتانە بۆ ڕۆمانە و دیار واتە لێرەدا دەرەکەوێت کە مامۆستا جەلیل هەتا کتێبێک هەتا سەر ئێسقانکاری تێنەکەوەری ناجێڕێ ئەزانی چۆنە من ئەوەی ڕاستی بێ هەموو ڕۆمانێک یەکەم جارەی خوێنمەوە دووەم جارەی خوێنمەوە ئەگەر بە دڵم بوو لەگەڵ ڕۆحی مناگونجا ئەگەر لەگەڵ میزازما گونجا میزاز و ڕۆحی نەتەوەکەش طبعاً خوێنەران زۆربەی زۆری ئەو ڕۆمانەی تەزەم کردەوە باسی کوردیان تایە باسی کوردی شەکەن ئەمانە بەڵام ئەمەوێ خۆم بخەمە جێگای نووسەرەکە دۆناودۆنێکی تاوی لەگەڵاکەم خۆمە خەمە شوێن ئەو ئینجا دەست پێ مامۆستا یەکێک لەو کتێبانە دەگەر بە کورتی باسیکەین قەبارەکەی بچووکە زۆر بەڵام بەدگۆڕان بەڵام وابزانم کاریگەری زۆر تێت کردەوە کتێبە بە زۆر خۆش دەوێت هەر زۆر خۆشەویستترین کتێبم ئەو بەدگۆڕانەیە چونکە بەدگۆڕان تاسی کاریگەری بەسەر منەوە وەکو نۆڤلێتێکە نۆڤلێتە بڵێ ئینجا بە تەکنیک و بە خەیاڵ و فانتازیایەک ستاتیکایەک نووسراوەتەوە لە سەروی سحری شوێ هەموو ئاڵێن کافکا یەکێکە لە ڕێبازی ڕیالیزمی سحری بەڵام من بە قەنەعەتی من لە سەروی ڕیالیزمی سحری شوێ بەڵێ مامۆستا زۆر سپاس دەکەین دووبارە کە لە بەرنامەکەمان ئامادەبووی و ئێمەت قبول فەرموو لە کۆتاییدا پێم خۆشەکە شتێکت ما بێ من باسمان نەکرد بێت
واللهی من زۆر زۆر سوپاسی ئێواکەم بۆ ئەم دیدارە هیوادارم شتێکم وتبێ هیوادارم سوودێکم هەبێ بۆ نەوەکانی ئێستای میلەتەکەم هیوادارم دڵی ئێوەشم نەشکان بێ چونکە من لای من دڵی ئینسان مرۆڤ لە هەموو شت گەورەترە لای من مرۆڤ بوون لەسەروی هەموو شتێکەوە مرۆڤ بوون ئەوە قەدریجان و شوێنێکاڵێ دین مەسهەب ئیمان ببە ئینسان ببە ئینسان جوانە ببە ئینسان ئەوسە دوو بورگەی کۆتایی بەرنمەکەمان ماوە هیچیانەوەیە کتێبێک بە دیاری بدەین بەڕێزت دیاری بەرنامەی لاپەڕەیە خۆشحاڵە بوو پەروانەی بێشەم هی کاک زریان ڕەحیمە ڕۆمانێکی جوانە باش سپاس بۆ ئێوەش سپاس بۆ دیاری جوانتان زۆر سپاس پەروانەی بێشەم ئیشەڵڵا شەمەکەی دۆزێتەوە مامۆستا لە کۆتاییدا یەک بڕگەی کۆتایی بەرنمەکەمان ما پێمان خۆش وێنەیە کە پێ نیشانەی بزان دەیناسی ناوەکەی مەلێ ئەیناسم دۆستمە زۆر سپاس دەکەین مامۆستا دووبارە سپاس بۆ ئێوەش بۆ مادووبوونتان زۆر سپاس هیوادارم نەبوو بێتمە هەر شتێک بەسەرتانە ئێمە شانازیت پێوەکەین جێ خۆشحاڵی ئەمە بووی کە میوانی بەرنامەکەمان بوویت زۆر زۆر سپاسی کتێبخانەی ماموزینەکەین بۆ ئەم دەرفەتەی کە وەکو ماڵێکی نووسەرانی لێ هاتووە هیوادارم هەمیشە لە گەشەکردنا بن خانەدانن میوان دۆستن سپاسیانەکەین ئێمەش بەر لە کۆتایی پێمان خۆش بوو سپاسی کتێبخانەی مەموزیم بکەین چکە هەردەم هاوکارمانە لە بەڕێوەچوونی پرۆگرامەکانمان زۆر سپاس بۆ کاگیارانیش بینەرانیا زوو خۆشەویست بۆ ئێوەشەو کەسایەتێ بناسن چاوەڕوانمان بن لە حەڵقەیەکەی بەرنمەکەمان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.